بەڵێ خۆشەویستان بەڕێزان چووکەی هەموو لایەکتان هونەرمان خەدر بێگەڵاسی سەرەتا دەستخۆشی لە هەموو برا پێشمەرگە بەڕێزەکان دەکەم هەچی پێشمەرگە و چەکی لە شانە سەرکەوتوو بێ و وا سەرکەوتوو بۆ دەخوازم ئەو شەویش لە شاری هەولێری خۆشەویست هەروەها لە پێرزین گەحدێشی خۆشمان ئامادەکردەوە و دانیشتوین لە شەوی یەشێکی 2019 هیوادارم بەسەرجەم دڵی هەموو دۆست و برایەک بێ ئەو گەحدەیەش بە بۆنەی لەدایک بوونی کاک حوسێنە هەروەها هیوادارم سەرکەوتوو بێت دەستخۆشیش لە کاک هێژە دەکەین کاکێژەی هۆرەکژەن و کاک ڕێبازی ساسلێدەر بەڕاستی ئەویش هەر بەخێر بێن سەرچاوانم کاک نومە سندۆڵی و شەخاریانیش بەخێر بێن سەر هەردووک چاوانم ئارازی مامە بەکریش هەر بەخێر بێ سەرچاوەکانم کاکە هەڵمەند بەنتەک کامیرەوان بەخێر بێ سەرچاو خۆشەویستان ئێستاش بە حەیرانێک دەست پێ دەکەین و دواتر لە بەند و لە گۆرانی دەڕۆین یەڵڵا وستي برايانا اقر من مردت خواكين اقر من شقل من بقر ما وارد البايا متخواك اقر من مردم هلا شو صانا من شقل من مسلمان صدره ما مستبسش أنا على صدره شبكات داناي ليس ما اعتبر زين Sila
شبكة كان درس برس هذه كاكا سن كاكا سيد سعيد بيابي الله